مامەسێوەی ئەو گوندەیە ئینجا گۆرانی ئەو سەحارە یعنی ناچاری تر زێڕەکان و فرۆشتن دەبێ هەر بیکەم لێرە لایەنی مەسیح و مسلمان نیشان هەموو جیهان بدەن یەکان خیانەت دەکا دەڵێ ئێوە ئەو گوندە ناتوانن بیگرن ئەگەر یەکشت نەکەن من پێتان دەڵێم ئەوانش دەڵێن چیا دەڵێ کارێزەکەی کە بۆیان ئاوەکەیان بۆ لە سەناو قەلعە من بە دیکۆمێتاریەک بەشداریم کردووە دیکۆمێتاریەکەم هەژدە خولەکە ئەو دیکۆمێتاریە باس لە مێژووی هەرمۆتەکە هەرمۆتە گوندێکە لای کۆیە گوندی هەرمۆتە ئەو گوندەیە کە شەڕێکی خوێناوی پێش فتوحاتی ئیسلام لێی بووە و هەروەها ئەو گوندە یەکەم گوند بووە کە قاتی شاڵیان دروست کردووە شەرابیان دروست کردووە یەکەم گوندە کە لە منتیقەی کۆیە و دەڤەری کوردستان ئیسلام و مەسیحی پێکەوە ئەژین بەس تەنانەت لە دەرسی ئاین جیا ئەکرێنەوە کە دەرسی دینی ئیسلامە بێ ئەهێنە دەرەوە کە دەرسی مەسیحە بێ بەس ئەوە بووە بابەتی ئاینمان دەبیتن ئیسلامەکان لە پۆلەکەی خۆیان دەبینێنەوە پێش 1400 ساڵ پێش ئەمڕۆ گوندێکی شارێکی زۆر گەورە بووە بەڵام بۆی شەڕ و کوشتار نەماوە پێشتر لە فستیڤاڵی کۆبانی و فستیڤاڵی عەرەبی بەشداری کردووە ئێستاش لە مانگی نۆی ئەم ساڵ لە فستیڤاڵی ئامەد بەشداری دەکەم گرنگی ئەو دیکۆمنتاری لەوەدایە باسی پێکەوە ژیان دەکات کە کللتورێکی ڕەسەنە لە کۆمەڵگەی کوردستانە ئەوەی کە زۆر گرنگە بەرهەمهێنەر و دەرهێنەری ئەم بەڵگە فیلمە خانمێکە هاتنە پێشی خانمان بۆ ئەوەی کاری دراما بکەن بەڕاستی هەنگاوێکی زۆر زۆر بەرزە نیشانەی پێشکەوتنی کۆمەڵگای کوردستانە کە بینیم مسلمان و مەسیحی لەوێ زۆر تەبانە یعنی دینەکان هەر کەسە لەسەر دینی خۆی بەڵام تێکەڵیەکی پتەویان هەبوو